ئەمڕۆژ لە سەردەمێکدا دەژین بەهۆی تەکنەلۆژیاوە زۆرێک لە منداڵەکانیشمان کەوتونەتە ناو گوناح و تاوانەوە هەر بۆیە داهاتووی خوێندنی ئەو وڵاتە بێکەڵک بووە. زۆرێک لە خوێندکارەکان کەڵکیان نەماوە، هیچ شتیان پێ لەبەر ناکرێت و توانای لەبەرکردنیان نییە، ئەوی دەیزانن لە بیریان دەچێتەوە. خۆ هۆکارەکەی هەموو کات پەیوەندی بەوە نییە مەنهەجەکە قورس بێت و مامۆستاکە جوان تێی نەگەێنێ. ئەوە تا ئەو عەلی کوڕی خەشڕەمە دەفەرمونون تەنها پاژنەپی ئافرەتێکی بینی بوو کە ئەو هەموو عیلمەی لە بیرچوو بۆ خێرا سکاڵای کرد بۆ لای مامۆستاکەی. ئەدی ئەمڕۆ لە نێو ئەو هەموو دنیای نەزەر و گوناح و تاوانەدا و تۆ مۆبایلێکت بۆ منداڵەکەت کڕیوە و خەتێکت لە ماڵەکەت داناوە و بەردەوام خۆی فەیسبووکی پێ دەکاتەوە و تیکتۆکی پێ دەکاتەوە و نازانم چی پێ دەکاتەوە، ئەو هەموو گوناحە تۆ بۆ تێناوەتە ماڵەوە. بۆیە بەخوا مێشکی هیچ وێری ناگرێت و فەقیرەی و ئیدی هەر جارە و بیانوێکیش دەدۆزینەوە کە بەڕاستی ئەوانە بیانووی معقول نین، گوناح و تاوانە وای لێکردوون کە مێشکیان لاواز بێت چکە تەرکیزیان نەماوە. هەر بۆیە بەپەی دواهەمین توێژینەوە زانستیەکانی سەردەمیش کە کراوە هۆکاری سەرەکی بۆ ئەوەی خەڵکی لە ڕۆژگاری ئەمڕۆدا مێشکی لاواز بووە بریتە لە سیرکردنی فلیمی خراپ، لە ڕوانین بۆ تاوان و گوناحەکان کە زۆر خێرا ئەوەی کە ئینسان خستوویەتێ ناو مێشکیشیەوە دەری دەکات بەپێی هەموو ئەو توێژینەوە زانستیانەی کە کراون.